سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە. خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی دیدار و ڕاڤەوە هاتوینێتەوە خزمەتان. بەڕێزان ئەم بەرنامەیە هەروەک ئاگادارن هەر جارێ و ئاوڕێک دەداتەوە لەلایەن و لایەنە جۆراوجۆرەکانی هونەرمەند، ئەدیب، شاعیر و نووسەر، چوەک دیدار، چوەک بابەت. لە بەرنامەم هەفتەیەشماندا بە بۆنەی نزیکبوونەوە لە یەکی ئەیار ڕۆژی جیهانی کرێکاران سەرەتا بنچینەی یەکی ئەیار لە کوێوە هاتووە لە نووسینی ڕۆزا لوکسامبۆرگ پێشکەشتان دەکرێت. دواتر باسی ڤیرس شاعری پۆلۆریتاریا دەکەین کە فردریک ئەنگلز نووسیەتی وریا لە ئینگلیسی و کردوێتی با کوردی. وا لە کۆتاییشدا دەربارەی لەنگستۆن هیوز کورتەباسێک دەخوێنینەوە یەکێک لە شاعرەکانیتان کە عەبدوڵڵا سلەیمان ناسراو بە مەشغەڵ وەریگەڕاوەتەوە بۆ کوردی پێشکەش بەوەی خۆشەویست دەکرێت. هیواداری مەجالتان هەبێت تا کۆتاییش لەگەڵمان بن. بنچینەی یەکی ئەیار ڕابزانین لە کوێوە هاتووە. هێرزی کامەرانی یەکی جەژنی پشووی پرۆلیتاری بە عنوان و وەسیلەی جێبەجێکردنی 8 ساعاتکار لە ڕۆژێکدا یەکەمین جار لە ئوسترالیا لەدایک بوو. کرێکاران لە ساڵی 1856 بە کۆمەڵ بڕیاریاندا یەک ڕۆژکار ڕابگرن و کۆبوونەوە مەراسم بەڕێبخەن لە پێناوی چەسپاندنی 8 ساعاتکار لە ڕۆژێکدا. ئەم ڕۆژەی ئەو مەراسمیان تێیدا بەرپا کرد 21 ئاڤریل بوو. لە سەرەتادا کرێکارانی ئوسترالیا بە تەنها ساڵی 1856یان لە بەرچاو گرت بوو. بەڵام مەراسمی یەکەمین ساڵی کاریگەری گرنگی دانا لەسەر جەماوەری پەرۆلیتاریای ئوسترالیا کە بە شوێنێک گەشت بوو بە وروژانێکی دیار و نوێ بۆیە بڕیاریاندا هەموو ساڵێک دووبارە مەراسم بگیرێ. لە ڕاستیدا شتێک ئەو ئازایەتیەی مەزنیەی بە کرێکاراندا کە باوەڕ بە هێزی خۆیان بکەن و هەروەها ڕێکەوتن نامەیەکی کاری جەماوەری بە خۆیان هەڵبژێرن. چ شتێک توانی ئەم ئازایەتیە بە کوێلانی دەستی کارگە و کارخانەکان بدات بۆ بانگەوازکردنی سوپای خۆیان. بەو شێوەیە ئیدی مەراسمی پەرۆلیتاریا بە خێرایی قبول کرا وا لە ئوسترالیا دەستی پێکرد و بڵاو بووەوە بۆ وڵاتانی تر سەرنجام تەواوی پەرۆلیتاریای جیهانیشی گرتەوە. یەکەمین نمونە کە بە دوای کرێکارانی ئوسترالیادا هات کرێکارانی ئامریکایی بوون. لە ساڵی 1886دا ئەوان باوەڕیان وابوو یەکی ئەیار ببێت بەڕاگررتنی کار لە جیهاندا. لەم ڕۆژەدا 200,000 کرێکار دەستیان لە کار کێشایەوە و داخوازی 8 ساعات کار یان لە ڕۆژێکدا بەرز کردەوە. دواتر دەسەڵاتداران ڕێگری قانونی و پۆلیسیان دانا بۆ قەدەغەکردنی کرێکاران بۆ چەندین ساڵ بۆ ڕێگرتن لە دووبارەبوونەوەی ئەم قەبارەیە لە خۆپیشاندان. هەروەها لە ساڵی 1880دا ئەوان سەر لە نێ بڕیاریاندا وە سوور بوون کە مەراسمی داهاتوو ئەبێت لە یەکی ئایاری 1890دا بێت. لەو دەمەدا بزوتنەوەی کرێکاران لە ئوروپا گەشەی بەهێزتر و گورج و گۆڵتر بوو. بەهێزترین نمونەی ئەم بزوتنەوەیە کۆنگرەی کرێکارانی ئەنتەرناسیۆناڵ بوو لە ساڵی 1889دا. لەم کۆنگرێدا کە 400 نوێنەر ئامادەبوون بڕیاریاندا 8 ساعاتکار لە ڕۆژێکدا داخوازی یەکەمیان بێت. لە سەروی هەمویانەوە نێونەرانی یەکێتیەکانی فەڕەنسا، کرێکاری لاڤین، بۆردۆ داواکاری ئەوە بوون ئەم داخوازیە ببێتە داخوازی کرێکارانی تەواوی وڵاتان وا بەرز ببێتەوە بۆ وەستانی کار لە سەرتاسەری جیهان. نێونەرانی کرێکارانی ئامریکا بانکەشەی هاوڕێیانیان کرد بۆ مانگرتن لە یەکی ئەیاردا لە ساڵی 1890دا. کۆنگرە بڕیاریدا ئەم ڕۆژە ببێتە ڕۆژی مەراسمی پەرۆلیتاریای جیهان. لەم مەسلەیەدا 30 ساڵ بەر لە ئوسترالیا کرێکاران لە ڕاستیدا یەکجار خۆپیشاندانیان بەڕێخست. کۆنگرە هەڵوێستی گرت کرێکارانی سەرتاسەری دنیا بە هاوپشتی لەگەڵ یەکتر لە پێناوی 8 ساعات کار لە ڕۆژێکدا لە یەکی ئایاری 1890 خۆپیشاندان بەڕێبخەن. هیچ کەس قسەی نەدەکرد لەسەر پشووی ساڵانی داهاتوو چونکە بە شێوەیەکی سروشتی هیچ کەسێ نەیتوانی ئەم بروسکە لە ناکاوە پێشبینی بکات و کە بەم شێوەیە قبول بکرێت و بەم خێراییە لە ڕێگای چینی کرێکارەوە بەرەو پێش بچێت. هەر چۆنێک بوو گیرانی مەراسمی یەکی ئەیار یەکجار بوو. بەڵام ئێستاکە هەموو کەس تێگەیشتووە و هەست دەکات کە ڕۆژی یەکی ئەیار بووە بە دابوونەریتێکی ساڵانە و بەردەوامە. یەکەمین داخوازی یەکی ئەیار دەواازەیەک بوو بۆ 8 ساعات کار لە ڕۆژێکدا. بەڵام هەتا پێش گەیشتن بەم ئامانجەش ڕۆژی یەکی ئایاریان واز لێ نهێنا. تاو کاتەی خەباتی کرێکاران لە دژی بورژوازی و دەسەڵاتی فەرمانڕەوا بەردەوام بێت تاو کاتەی بە داخوازی یەکەمان دەگەین
ڕۆژی یەکی ئایار پێویستە دەربڕینی داخوازی ساڵانەمان بێت تاکو ڕۆژێکی باشتر شەبق دەدا تا ئەو کاتەی چینی کرێکاری جیهان سەردەکەوێت و ڕزگاری بەدەست دێنێ ئەو کاتە مرۆڤایەتی لەوانەیە مەراسمی ڕۆژی یەکی ئایار جەژن بگرێت بۆ ڕێزلێنان لە خەباتی تاڵ و ئازاری ڕۆژی ڕابردوو. ئەم بابەتە لە سایتی سۆسیالیستە ئەنتەرناسیۆنالیستەکان وەرگیراوە. با لێرەدا دەربارەی لەنگستۆن هیوز بکەین. جیمز مێرسەر لەنگستۆن هیوزی ڕۆماننووس و شانۆناموس و چیرۆکنووس ڕەشپێستی ئەمریکی لە یەکی شوباتی 1902 لە جۆبلن مێزوری لە ئەمریکا لەدایک بووە. هیوز بە منداڵی بەختەوەر نەبووە و لە خێزانێکی لەبەریەک هەڵوەشاوە و بە تایبەتی لەژێر چاوەدێری نەنکیژیاوە. هیوز هەر لە قۆناغی ئامادەییەوە حەزی لە شێعر بوو و لەژێر کاریگەری شاعرانی ئەمریکی پاوڵ لۆرنس دۆنبار و کارل ساندنبێرگ بووە. ساڵی 1923 بۆ ماوەی 6 مانگ هیوز گەشتێک بۆ خۆراوای ئافریقا و ئوروپا دەکات. لە بیستەکانی سەدەی بیستم لەنگستۆن لە بریتانیا لەگەڵ ڕەوەندی ڕەشپێستە ئاوارەکان تێکەڵ دەبێت. لە ساڵی 1924 ئەگەڕێتەوە بۆ ئەمریکا بۆ ئەوەی لەگەڵ دایکی بژیت. لە واشنگتۆن گەلێک کاری جیاجیا دەکات. ساڵی 1925 وەک بەردەست لە لای مێژونووس کارتەر وتسۆن دادەمەزرێ. ساڵی دواتریش واتە 1926 دەچێتە زانکۆی لینکۆڵن و لە ساڵی 1929 زانکۆ تەواو دەکات و اینجا دەچێت بۆ نیویۆرک. پاشان گەشتی یەکێتی سۆڤیەت دەکات بە مەبەستی دروستکردنی فیلمێک لەسەر ژیان و گوزەرانی ڕەشپێستەکانی ئافریقا لە ئەمریکا. لە وڵاتی یەکێتی سۆڤیەت چاوی بە ڕۆبێرت ڕۆبینسۆن دەکەوێت کە نیشتەجێی ئەو وڵاتەیە و ناتوانێت بەجێ بێڵێ. لە تورکمەنستانیش چاوی بە ڕۆماننووسی هەنگاری ئارسەر کۆستلەر دەکەوێت. هیوز لە ئەنجامی بارودۆخی ژیانی ڕەشپێستەکان و چەوسانەوەیان لەلایەن سپی پێستەکانەوە نزیکایەتی لەگەڵ بیرروباوەڕی کۆمۆنیزم پەیدا دەکات و دوای گەڕانەوەی لەو گەشتە لە ڕۆژنامەی حیزبی کۆمۆنیستی ئەمریکا شێعرەکانی بڵاو دەکاتەوە. ساڵی 1921 وەختێ هیوز تەنها تەمەنی 19 ساڵ بوو یەکەمین شێعری لە گۆڤاری زیکرایس بڵاو کردەوە و ناوبانگی پێدەرکرد کە دواتریش لە ساڵی 1926 لە یەکەمین کۆشەعری خۆیدا بڵاوی دەکاتەوە. لەنگستۆن 16 کۆمەڵە شێعر و 11 ڕۆمان و کۆمەڵە چیرۆک و 6 کتێبی غەیرە ئەدەبی و 12 شانۆگەری و 7 کتێبی بۆ منداڵان نووسیوە و 9 جاریش خەڵاتکراوە و ڕێزی لێنراوە. تا دوجار لە 22 ئایاری 1967 لەنگستۆن لە تەمەنی 65 ساڵیدا بە نەخۆشی شێرپەنجەی پرۆستات کۆچی دوایی دەکات و تەرمەکەی دەسووتێنرێ و خۆڵە مێشەکەشی دەخرێتە ژێر بناغەی باڵاخانەی مەڵبەندی ئارسەر شۆمبێرگ بۆ گەڕان لە ناو کولتوری ڕەشپێستەکان. کتێبخانەی یاداوەری لەنگستۆن هیوز لە زانکۆی لینکۆڵن و هەروەها لە بەشی جیمس ویلدن جۆنس لە زانکۆی یەل ئەرشیڤی کارەکانی لەنگستۆن هیوزی لە ئامێز گرتووە. لەنگستۆن سروشتێکی زۆر بێدەنگ و هێمنی هەبوو. لە ساڵەکانی دوایی تەمەنیدا وەکو شاعر و بەرپرسی ئیدوتۆری کتێبی ساڵ هەڵبژێردرا. توانای ئەم شاعرە لە ئاستێکدا بوو کە پاش مردنی گەلێک کتێب و نووسینی دەربارەی ژیاننامە و نامەکانیشی بڵاوکرانەوە. با لێرەدا یەکێک لە شێعرەکانیتان پێشکەش بکەین. نامەیەکی کراوە بۆ باشوور لە شێعرەکانی لەنگستۆن هیوز ئامادەکردن و وەرگێڕانی لە ئینگلیسیەوە عەبدوڵڵا سلێمان ناسراو بە مەشخەڵ. کرێکارانی سپی پێستی باشوور، کرێکاری کانەکان، جوتیاران، پیشەگەران، ئاشەوانان، کچانی لە کۆگا کار کردو، کارگەرانی هێڵی شەمەندەفەر، کارگوزاران، تووتنچیان، وەرزێران، سڵاوتان لێبێت. من کرێکارێکی ڕەشپێستم، گوێ بگرن. ئەو خاکە ڕەنگە خاکی هەمومان بێت. سەرجەم کانزا و کارگە و نووسینگەی باڵاخانەکان لە هارلەن، ڕیچمۆند، گاستۆنیا، ئەتلەنتیا، نیو ئۆرلینز. ڕەنگە ببنە خاوەنی دار و درەخت و جادەکان و کەرەسەکانی دەسەڵات. با ئەوەی برۆکەت تاڵافێڕۆ وتی فەرامۆش بکەین. وەک پەنجەکانی دەست لێک ببنەوە. با لەبری ئەوەی من و تۆ ببینە یەکدەست بەو جۆرە یاخی بوان یەک دەگرن. بۆ تێکدانی بڕواکۆن و بەسەرەوە چووەکانی ڕابردوو، بۆ کوشتنی درۆ و ڕەنگا و ڕەنگەکان، بەمەش ڕێزێکی زۆر دەستەبەر دەکرێت.
ئەمەش تەمامبە بەرەو بەردەوام بوون و شەن و کەوکردنی دەستە پاچەیی و گەمژەیی و پەرش و بڵاوی وەک ئێستا تەنیا نەتەوە دژ بە نەتەوە چونکە یەکێکیان ڕەشە و ئەوەی تریان ڕوخسار سپی باوانەیەکی نوێ فێر بین کرێکاران شێوازە نوێەکانی ژیان یەک شێوەی یەکێتی دەخڵقێنێ تا داهاتوو گشت هەڵەکانی ڕابردوو دەسووتێنێ با پێکەوە بڵین تۆ برامی ڕەش پێست یان سپی تۆ خوشکمی ئێستا ئەمڕۆ بۆ من ئیتر کۆچی بە لێشاو بەرەو باکوور ڕوونادات بەڵکو کۆچ بەرەو هێز و دەسەڵاتی تەسکیجی بە ئاڵای نوێی سەرباڵەخانە لەژێر قەنارەی هەردارێ پۆستەرێکیش داوای ئازادی دەکات چونکە ئەی کرێکارانی سپی پێست دەستان بەدەستنەوەیە نەمان دەزانی برای یەکین ئێستا دەزانین لەم برایەتیەوە بە هێزمان گەشە بکات نەمان دەزانی بە هێزین ئێستا دەبینین هێز لە یەکگرتنماندایە با یەکگرتوو بین ئەو هێزەی بەردەوامی دەشکێنێ هەژاری تەفروت و نادەکات دەست دەگرێ بەسەر خاک و کارگاکان و نووسینگەی باڵاخانەکان دەستەگرێ بەسەر کەرەستەکان و بانکەکان و کاناکان هێڵی شەمەندەفەر و پاپۆڕەکان و بەنداوەکان هەتا دەبینە خاوەنی گشت هێزی هەموو جیهان کرێکارانی سپی پێست ئەوە دەستمە ئەمڕۆ ئێمە ئینسانین لە پێناو ئینسان ایشان
ئاستا و ئیدارەی شەراران چەندەها لەشکە گەوزەن لە خوێنە هەمیشان خیابان شەقامی هەژاری هەمیشان خیابان شەقامی هەژاری بەڵام وا دووبارە دژی کۆیلەتی و مەینەتا خیابان دەبێت تا پەراوپار شەپۆلی شەڕ و ئێتراز و شۆڕێ هەمیشان خیابان شەقامی هەژاری هەمیشان خیابان شەقامی هەژاری بەڵام وا دووبارە دژی کۆیلەتی و مەینەتا خیابان دەبێت تا پەراوپار شەپۆلی شەڕ و ئێتراز و شۆڕێ شەپۆلی شەڕ و ئێتراز و شۆڕێ بینەرانی ئازیز لەم بەشەدا باسی ڤیرس شاعری پرۆلیتاریا دەکەین لە نووسینی فردریک ئەنگلز کە وریا وەریگەڕاوەتەوە لە ئینگلیسیەوە بۆ کوردی. سرودی شاگرت کە دارگێلاس ئاڵ و سپی سپی گوڵەکانی دەپشکەوتن شانۆی ژیانی ڕەشڕەشی ئێمەش لە دەم زمانەوە هاتەکوتن. ئێمە لەم کاتەدا کەشکۆفەداری گێلاسەکان دەپشکەوتن لە شارە جوانەکەی فرانکفۆرتی مەزن دانیش بووین. خانەخۆیمان وەستایەک بوو، وەستایەکی خوێنتاڵی کەتە و ورگن. وەستا پێیوتم هۆی شاگرت لیباسەکانت پیس و شڕ و دڕن. وتم جارێ لە بەرگ و لیباسمان گەڕێ، من ئەوە خەریکم لە برسان قڕم دێ، با ئەو گۆشت و مەزە و شەرابە ئاڵەت پێکەوە بیخۆین. جەنابی وەستا کەمێک ڕادەمێنێ و ئینجا نرم پێدەکەنێ. لەسەر چەپەری هێلانەکەی کەڵەبابێک بە ناوەخت بانگ دەدا. شەپۆلی دەنگێکی خۆش بە پەنا گوێما تێپەڕی. زارم ئاوی زێ دەبێت. جەنابی وەستاش چاک دەزانێت کە چیم دەوێ. بە وەرگی خێگەوە دێت و دەچێت لە جیاتی کەڵەباب کەروێشکە تۆپیوێکی چوارپەل ڕاکێشاوی بەدەستەوە بۆمان دێنێ. کەروێشک دەڵێی تەرم و جەنازەیە و دوورا و دووریش ئینسانیش دەترسێنێ. کاتێ بەزگی برسی لە نوێنی شڕی شەودا ڕادەکشین، نوێژ و تاعەتی شەوانەمان و بیر دەهێنێتەوە. لەناو ئەو نوێنانەی کە تا درەنگانی شەو لەشکرێک مێشولەی خوێن مژیش دەمرین و هەر لێ خەشمان نابنەوە. ئێمە لە فرانکفۆرت لەو شارە مەزن و خۆشە ئاوا ژیانمان دەچێتە سەر. مێشولەی خوێڕیش خوێنمان دەمژن. هەر کەس ساڵێ لێرە ژیابێ بێشک دەزانێ باری قورسی ڕەنج کێ هەڵی دەگرێ. ئەم شێعرە هاوڕێی هاوبەشمان ڤیرس لە نێو کەلوپەلەکانی مارکسدا دۆزیەوە. ڤیرس یەکەمین و گرنگترین شاعری پرۆلیتاریای ئەڵمانە. کوڕی خێزانێکی ڕایلەندیە وا لە دێتمۆلد لەدایک بووە. باوکی ڤیرس لەو شارە بەڕێوەبەری کلیسا بوو. ساڵی 1823 کاتێ من لە مانچەستەر بووم، ڤیرس وەک نوێنەری ئەو شەریکە ئەڵمانیەی تێیدا کاری دەکرد. هات بۆ برافۆرت. ئێمە زۆربەی یەکشەممەکان پێکەوە بەخۆشیوە ڕامان دەبوارد. لە ساڵی 1845 کاتێ من و مارکس لە بروکسل دەژیاین، ڤیرس نێونەڕایەتی قاڕەی بۆ شرکەتەکەی بەدەستهێنا و وای ڕێکخستکە بروکسل بووە شوێنی ستادی کارەکەی. پاش ئینقلابی 1848 مونیخ هەمووان لە مونیخ یەکمانگرتەوە تا ڕۆژنامەی ڕاینی نوێ دامەزرێنی و دەری بکەین. ڤیرس بوو بە بەرپرسی پراوێزی پاوەڕقی. من پێم وانییە کە هیچ ڕۆژنامەیەک هەرگز پاوەڕقیەکی ئاوا شۆقی پڕتیر و توانجی ببێت. پاوەڕقی ژیان و بەسەرهاتەکانی شوالیەشنا پەهانسکی
بەسەرهاتەکانی شازادەلیچین و فسکی دەگەڕێتەوە کە هاینە پێیدەوت ئاتا فرۆل ئەمە یەکێک بوو لە باشترین بەرهەمەکانی ڤیرس فاکتەکان هەموو ڕاستەقینە بوون ڕەنگە زۆربەی خەڵکی دنیا بە زمانەکانی تریش هەروەک ئێستای ئێمە لە ناوەڕۆکی ئەم بەسەر هاتانە بگەن ئەم پاوەڕێقیە لە ساڵی 1940دا وەک کتێب بڵاو کرایەوە و ئێستاش بۆ زۆر کەس چێژوونامە لچن و فسکی لە ڕێکەوتی سەپتامبری 1940 لەگەڵ فۆن ئوروسوالد جەنەراڵی پرۆسی واتە نێونەری پارلەمان خۆی دەرباس کرد و ڕۆیشت هەتا لەسەر ئەو هەنگانە کە دێنشینەکان دروستیان کردبوو جاسوسی بکات ئەو دێنشینانەی دەچوون پەیوەست بە جەنگاوەرەکان بن لە سەنگەرەکانی فرانکفۆردا شەڕیان دەکرد دێنشینەکانی هەردوو کەسیان گرتن و بنێو جاسوس بە سزای شیاوی خۆیان گەیاندن ئیدارەی سەڵتەنەتی ئالمان ڤیرس بەوە تۆمەتبار کرد کە تەوهینی بە لیچۆن و فسکی مردوو کردووە ڤیرس پێشتر ئالمانی بەرەو ئینگلیس بەجێش بوو بەڵام کۆنەپەرستان پاش ئەوەی ڕۆژنامەی ڕاینی نوێیان داخست 3 مانگ زیندانیشان بۆ ڤیرس بڕیەوە ڤیرس چونکە ناچار بوو جارجارە سەر لە ئالمانی دەدا 3 مانگەکەشی دوایی کێشە لە ساڵەکانی 1950 تا 1951 ڤیرس وەک نێونەری کۆمپانیایەکی برافۆردی چوو بۆ ئیسپانیا پاشان سەری لە هێندی غەربیدا و لە دوای ئەوە تەقریبەن تەواوی ئامریکای باشوورگەڕا و هاتەوە بۆ ئوروپا و پاشماوەیەکی کورد گەڕایەوە بۆ هێندی غەربی خۆشەویستی کە دەیکوت هایتی ینی سوڵتانی سلوکی ڕەشپێست نسخەی ئەسلی ناپێلۆنی سێهەمە و نەیدەشاردەوە کە بە دیتنی کەیفی کۆک دەبێ و وڵف لە ساڵی 1954 بۆ مارکسیشی نووسی ئەو لەگەڵ کاربەدەستانی قەرەنتینە گیر و گرفتی بووە و بە ناچار دەستی لە پرۆژەکەی هەڵگرتووە لە سەفەرەکەیدا تووشی دەبێ و زرد بوو ڤیرس خۆی گەیاندا هاونا و لەوێ تەبی مێکیشی گرت لە 3 جولایدا ڤیرسی ئێمە لە هاونا گیانی لەدەستا من نێوی یەکەمین و گرنگترین شاعری پرۆلیتاریان لە ڤیرسنا شعرە سوسیالیستی و سیاسەکانی ڤیرس بۆ ڕەسەنی و هەستی گەرم و شیرینی زۆر لە شعرەکانی فریلیگراس بەرزترن ڤیرس زۆر جار فۆرمەکانی هاینەی بەکار دەبرد بەڵام ئەو فۆرمانەی دەنایە خزمەتی ناوەڕۆکێکی تەواو و ڕەسەن و سربەخۆ لەگەڵ زۆربەی هەرە زۆری شاعرەکانی تر جیاوازێکی دیاری هەبوو ئەویشەوە بوو کە پاش نووسینی شعرەکان ئیتر پەیوەندی لەگەڵیان نەدەما نسخەیەک لە شعرەکانی بۆ من یان مارکس دەنات بڵاوی نەدەکردەوە بە دژواری دەکرا هانی بدەی چاپیان بکات تەنیا ئەو کاتەی وانە بوو کە ڕۆژنامەی ڕاینی نوێ دەردەچوو لە 28 ئاڤریلی 1950 لە نامەکەیدا بۆ مارکس ئاوای نووسیوە بە هیوام ڕۆژەکانی ئەوەڵی جولای لە لەندەن جارێکی تر ببینم چونکە ناتوانم لەمە زیاتر کۆڵاونا تەحمل بکەم کە لە هامبۆرگدان کە بە دەستێکی بەڕاستی گەورە لێرە هەڕەشەی لێکردوم و ئەمە ترسی لەبەر ناوم هەر کەسێکی تر بایە دەچووەوە ژێرباری ئەم وەزها بەڵام من پیرتر لەوم کە بمە کەسێکی بێفەرهەنگ هێندی غەربی لە دووڕا لەو پەڕی دەریاکانەوە چاوەڕێم دەکا پێشتر هەموو چەشنە نووسراوەیەکم نووسیوە بەڵام هیچیانم بە سەرنجام نەگەیاندووە چونکە من لەو نووسراوانەدا هەدەف و ئاکامێکم نەدیوە کاتێ تۆ لەسەر ئابڕووی سیاسی دەدنووسی ئەقلیەت و هەستێکی تێکەڵاو بوو هەڵسوڕانی من وەکو نووسەر بە کۆتایی هاتنی تەمەنی ڕۆژنامەی ڕاینی نوێ بە یەکجاری تەواو بوو بەداخەوە من 3 ساڵم بۆ هیچ لەدەستا کاتێ بیر لە ژیانم لە کۆڵ دەکەمەوە شاگەشکەدم بە لەگەڵ یەکتر سازشمان نەدەکرد ئەمە گرنگترین شت بوو تەنانەت فردریکی مەزنیش هیچ کەسی نەبوو کە بتوانێت لەگەڵ خەڵکی ئالمان وەک ڕۆژنامەی ڕاینی نوێ ئاوا بە بوێری بدوێ گەرچی ناتوانم بڵم ئەوانە دەستکەوتی من بوون بەڵام منیش لەوێ بووم یادی بەخێر پۆرتەقاڵ ئیسپانیا هەرگیز بۆ ئێمە ئاسمان و شەراب و پۆرتەقاڵ و هەناری خۆشەویستی ئەوەمان بوو بێ نانە هەرگیز نەبووە هیچمان نەبووە بێجگە لە باران لوتی زل و گۆشتی دووکەڵ لێدراو لەگەڵ باران و لوتی زل مخلیسی تۆک ڤیرس بە دەربڕینی هەستە بەهێزە تەبیعیەکان ئاشکراکردنی ئارەزووە شەهوەتەکانی لەشتا پسپۆر بوو لەم بەشەدا هاینە بەرزتر بوو پاشگوتە دووهەمین کەس بوو لە ئالماندا گەلێک خوێنەرانی ڕۆژنامەی سۆسیال دموکرات لەوەی کە من بڕێک لە پەراوێزەکانی ڕۆژنامەی ڕاینی نوێم سەر لە نوێ چاپی کردوتەوە تووشی شۆک دەبن لە چاپدانی ئەوانە بەشێک لە خەون و ئارزوەکانی من نەبووە
بەڵام ناتوانم ئەوە نەڵم کە ئیتر بە ئاشکرا دیارە کە وەختی ئەوە هاتووە کە سوسیالیستەکانی ئاڵمان تەعسوباتی ئاوەمانە وەلابنێن. ئەوانەی بەرماڵ بەسەر ئاوەوە دەگەڕێنن بە خۆیان بە ناموس لە قەڵم دەدەن، ئەوانەی کەیان لە وردە بورژوایی ڕیاکارن یان تەسلیمی ئەم بیر و بۆچوونەی ئەوانن، ئەم ڕیاکاریە هیچ نییە بێجگە لە پەردەیەک کە بەسەر پەیوەندی جنسی نەهێنیدا دەکێشرێت. بۆ نمونە ئەگەر کەسێک شێعرەکانی فریلی کراس بخوێنێتەوە پێیوا دەبێت کە ئینسان ئەندامی جنسی نییە. بەم حاڵەشەوە هەموو کەس لە شێعرەکان فریلی کراس هەر ئەو لەزەتە دەبا کە لە بیستنی ئەقلێکی پیس ئەمە لە حاڵێکدایکە لە شێعرەکانی ئەم شاعرە بە مبارەک دادەندرێ. لە ڕاستیدا بۆ کارگەرانی ئاڵمان وەختیەوە هاتووە کەلانی کەم هەر بەو زمانە باسی هەموو شتێ بکەن کە ڕۆژ و شەو پێی دەدوێن. زمانێکی سروشتی و پێویست و زۆر لەزەت بەخش. هەر بەو جۆرە و بە شێوەیەکی ڕووک و ڕاست ئاشکرا قسە بکەن و بنووسن کە خەڵکی ڕۆما قسەیان دەکرد و دەیان نووسی وەک هۆمر، ئەفلاتون، هۆراس، ژۆنال، وەک ئینجیلی کۆن و وەک ڕۆژنامەی ڕاینی نوێی ساکار، سادە و ئاشکرا و بێگرێ و گوڵ بنووسن و قسە بکەن. بەڵە بینەرانی خۆشەویست گەشتینە کۆتایی بەشێکی تر لە بەرنامەی دیدار و ڕاوە. هیوادارین کە جێگەی سەرنجی ئێوەی خۆشەویستیش بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت. تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوە.